یانەی برایەتی دوای برنەوە گەورەکەی هەفتەی ڕابردووی بەرامبەر یانەی هەولێر بۆ ئەنجامدانی یاری ئەم جەولەی خۆی لە خولی نایابی تۆپی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەی سۆران گەشتی شاری سۆرانی کرد و جارێشتر بردنەوەیکی گەورەی تۆمار کردەوە. یاری بەفیکەی ناوبژوان ساسان عومەر دەستی پێکرد و دوای 5 دقیقا بەهۆی ئامادەبوونی جەماوەر ناوبژوان یاریەکەی بۆ ماوەی 15 دقیقا ڕاگرت. یاریەکە دەستی پێکردەوە و لە دقیقەی 15 ژار گۆڤەند گۆڵی پێشکەوتنی برایەتی لە یاریەکە تۆمار کرد کە گۆڵی چوارەمی خۆی بوو لە وەرزەی خولەکە. چارەگێک بەسەر گۆڵەکەی ژیار ڕەت بوو میلاد خدر ئەنجامەکەی بۆ سۆران هاوتا کردەوە. برایەتی جارێشتر لە یاریەکە پێشکەوتەوە کاتێک بیلال ساڵح لە دقیقەی 32 بەلێدانی سەرگۆڵی دووەمی برایەتی تۆمار کرد. نیوە یەکەمیش بە پێشکەوتنی برایەتی بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک تەواو بوو. جێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە و هەردوویانە لە هەوڵی گۆڕینی ئەنجامی یاریەکە بوون. لەمەشدا یاریزانانی برایەتی سەرکەوتوو بوون و لە خولەکەکانی 78 و 85 و 90 زاید 4 سێ گۆڵی تریان لە ڕێگەی یاریزانان دانا عوسمان 2 گۆڵ و کامەران خالید گۆڵێک تۆمار کرد. دوجار برایەتی یاریەکەی بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردەوە. دەسپاس بۆ خۆی گەورە کە ئەمڕۆ شتوانیمان دووەم سەرکەوتنی لە دوایەک تۆمار بکەین و وەبزانم بۆ سەرکەوتنە هاتینەوە ڕیزبەندی یەکەمی کۆمەڵەکە خۆمان و دڵخۆشم بۆەوەی کە ئاستی فەریقەکەمان ئەوە باشە و بە باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی ئەم وەرزە دڵی هاندەرانمان خۆش بکەین و نازنای خولی نایابی کوردستان بەدەست بێنین. تیپێکمان ئەبینی بەرگری ئەکرد و گۆڵی ئەکرد، تیپێکشمان بینی هێرشی ئەبرد و گۆڵی لێ ئەبوو. ئەویش لە دەرەنجامی ئەو بابرین هەڵە سەرەتاییانێکەوە یاریزانێکە لە فئاتی عمری بێت لە ناشئین و شەبابێ ئەو جۆرە هەڵانەکە. طبعا ئەوە تۆپی پێدەبی چاوەڕوانی هەموو ئەو شانە بکەی هەڵانە لە یارجانی گەورە و بەناوبانگی جیهانیش ئەبیندرێن، بەڵام ناکرێت و ئێستا کەس پێمە باوەڕ ناکە بڵێن وەڵا ئێمە باشتر بووین 5 گۆڵیشمان لێکراوە، چێ باوەڕ دەکات؟ بەم سەرکەوتنا برایەتی بە 6 خاڵ پێشەنجی یانەکانی گروپی یەکەمی گرتووە و لە یاریدا تووشی لە یاریگەی خۆی میوانداری یانەی سیروانی نوێ دەکات. هەرچی یانەی سۆرانە بە دوو شکستخانەی حوتەم و پێشکۆتایی گرتووە و لە جەولەی داهاتووش یاری نییە و چاوەڕوانە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، سۆران.